گفتوگۆکین لەگەڵ زۆر بەڕێز کاگەرێز عەبدوڵڵا چاودێری سیاسی شرۆڤەکاری سیاسی سیاسەتمەدار لەگەڵمان دەبێ ڕاستەوخۆ لە هەولێرەوە. کاگەرێز سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. کاگەرێز ئەو دۆخەی ئێستا ئەو هەڕەشە و گوڕەشانەی کە دەیبیستین و گوێمان لێ دەبێ ئەمە لە کوێی خواستی خەڵک بۆ یەکڕێزیدا جێگەی دەبێتەوە. سەرەتا زۆر سپاس کاک ڕامکۆسڵاو لە ئێوە و لە بینێرانی بەڕێز. لە هەڵمەتی هەڵبژاردن یعنی زۆر جار قسەی تون دەکرێ، ڕەخنەی تون لە یەکتری ئەگیرێ، هەندێک جار یەکتریش تاوانە بارەکرێت تا ڕادەیەک ئاساییە، چونکە هەڵمەتی هەڵبژاردن سروشتی هەڵمەتی هەڵبژاردن وایە، یعنی وەکو ئەڵێ کەس بە دوی خۆی ناڵێت ترشە و هەر کەسێک ئێوێ ئەوەی بەرامبەری وا لێ بکاتن کە خەڵک دەنجی پێنە دەنگ زیاتر بە خۆی بدا. بەڵام کە دوای هەڵبژاردن قسەی تۆند یا هەڕەشا یا خۆجیفکردنەوە ئەوانە ئەبێ خوێندنەوەی تریان بۆ ئەکرێ. ئەگەر بۆ هەڵمەتی هەڵبژاردن پاساوێکە بێ، بۆ دوای هەڵمەتی هەڵبژاردن هیچ پاساو نییە، چکە دوای هەڵبژاردن میلەت پێویستی بە یەکخستنەوەیە و وتاری سیاسی ئەبێ یەکخرەوە بێ، دابشکرد نەبێ، ئەبێ ئامانجە گشتیەکان بێنە پێشەوە، ئامانجە تایبەت و حزبیەکان وەلا بندرێن. بەڵام بەداخەوە ئێستا و چەند ڕۆژێکە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تەواو بووە، کەچی ئێمە ئەوە نابینین بە پێچەوانەوە شتێک دروست بووە کە یاخود هەندێک قسە ئەکرێ، هەندێک لێدوانە درێ کە وڵاتەکەمان کوردستان بەرەو بارگژی زیاترە بن لە پێش هەڵبژاردن، واتە ئێستا خەریکە بارگژیەکە زیاترە بێت لە پێش هەڵبژاردن، کە ئەوش بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە و لە بەرژەوەندی خودی ئەو لایەنانش نییە کە بارودۆخەکە گرژ دەکەنەوە. کاگرام کۆل لە پارەوە ئێمە هەڵبژاردنمان کردووە، هیچ پاساوێک نییە بۆ پێکنێنانی حکوومەت. پاساوەکە هەر قسەیەک بکرێ پاساوی بێمانایە، بیانووی بێمانایە، چونکە دوو شت هەبووە کە هۆگر بوون لە بەردەم پێکەنانی کابینی حکوومەت. یەکەم ئەوەیە هیچ لایەنێک نەیتوانیوە لە 50 زیاتر کورسەکانی پەرلەمان ببا. ئەوە لایەنێکی تیر ئەوە نەکە لە پەرلەمانی کوردستان، لەم پەرلەمانەکەنە دنیا کاتێک لایەنێک ناتوانێت سەرکەوتوو بێ حکوومەت پێبێنێ، دوو ڕێگای لە پێشە. ڕێگایەکەوەیە کوالیسیۆن یاخود هاوپەیمانی پێک بێنێ، ڕێگای دومی ئەوەیە کە دوای ماوەی قانونیەکە تەواو بێ هەڵبژاردن دووبارە بکرێتەوە. ئەو دوو ڕێگریە، ئەو ڕێگریە و ڕێگریەکی تریش هی هەڵومەرزی کوردستانە، یعنی دوو هەژمونی دوو حیزبی دەسەڵاتدار ئەبێ لە بەرچاو بگیرێ، یعنی یەکێتی ئەبێ لە بەرچاوی بگرە، پارتی لایەنەکانی تریش ئەو ڕاستیەکە نەبێ ئێمە حاشای لێ بکەین. ئەو بەبێ ئەو هەژمونیە لە بەرچاو نەگرێت لەو قۆناغە ڕاگوزەرەدا ممکن نییە حکوومەت پێک بێ، نەیەکێتی نەپاتی نە هیچ لایەنی دەتوانن حکوومەت پێک بێنن. ئەو دوو ڕێگریە تا ئێستاش ماون، کەچی لە جیاتی ئەوەی وەکو ئەڵێ بارودۆخەکە هێور بکرێتەوە، بارودۆخەکە سارد بکرێتەوە بە ئاراستەی ئەوەی کە ئێمە لە کوردستان کابینەی حکوومەت پێک بینین، بۆی لە بەغدا قسەمان کاریگەرتر بێ، بۆی لە بەغدا بەهێزتر بین، بۆی باشتر جێمان لێ بگیرێ، بەداخەوە بە پێچەوانە دەبینین کە ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیە دووبارە. کاگەرێز وەکو تو ئاماژەت پێکرد سەردەمی بانگەشە کۆتایی پێات، خەڵک هیوا و ئومێدی لەسەرەوەڵچنی بوو دوای هەڵبژاردنەکان، دوای دەرکەوتنی نەتیجەکان. نەتیجەکانی ژۆمان پێدەڵێن گۆڕانکاریەکی ئەوتۆ لە هێز و بەڵەنسی هێزدا ینی ڕووی نەداوە، هێزەکان هەروەکو خۆیەتی ژمارەی کورسیەکانیان کورسیەک زیاتر یا کەمتر بۆ هێز و لایەنەکان بە تایبەت و لایەنە سەرەکیەکە یەکێتی و پارتی. بەڵام ئەم زمانە ینی پڕ لە مەغروری و لوودبەرزیە لەکوێوە؟ ینی چ گۆڕانکاریەک ڕوویداوە بە بڕوای تۆ وا دەڵێن سەردەمی دوای هەڵبژاردن سەردەمی پێش هەڵبژاردن نییە؟ لەو ڕوانگەیەوە دێ، لەو بیرکردنەوەی دێ کە
ئەو لایەنە ئامادە نەبوو لەگەڵ یەکێتی لە کەرکک بەیەک لیست دابەزی کە دیمان لە کۆتاییدا یعنی یەک گەلی کوردستان زەرەر وەکو گەلی کوردستان زەرمان کرد و خۆشیان زەرەریان کرد ئەگەر پارتی لەگەڵ یەکێتی و لایەنەکان تر بەیەک کورسی بەیەک لیست لە کەرککدا بەزی باین ئێستا لانی کەم پارتی دوو کورسیە بوو کوردیش حەوت کورسیە بوو ولا مووسڵ ولا دیالا ولا سەلاحەدین لە هەموو شوێنەکانی تر ئەوە واتە ڕاستەکان ئەڵێن وەکو ئەوە نییە بەڵام دیار بۆ هەندێک دیارە هەندێک نەرمیان نواندیە هەندێک باس پێکردنانی کابینیان کردووە بۆی بوو خەڵک لیان نەتەچێتەوە یا خەڵک تووڕە نەبێتەوەی بڵێن ئەوان نیانی حکوومەت پێک بنین بۆی ئاڵێن سەردەمەکە وەکو سەردەمی پێش هەڵبژاردننیە ئەجنا هیچ شتێک نەگۆڕاوە دوو هێزی سەرەکی هەن بێ ئەو دوو هێزە سەرچێ بە هیچ شێوەیەک حکوومەت پێک نایە و ئەو دوو هێزە سەرچێ لە بەغدا ڕۆڵیان دەبێ و دڵنیا بە هێزێک ناتوانێت لانی کەم بەبێ یەکێتی لە بەغدا هیچ هەنگاوێک بۆ پێکەنانی حکوومەت ناندرێ و نەخەلکی کوردستان نە بەغداش یاخود نەلایەنە عراقیەکانیش بە پێوەری کورسی مامەڵەیان لەگەڵ یەکێتی کردیەوە بەڵکو وەکو هێزێکی سەرەکی و کاریگەر مامەلەی لەگەڵ کراوە ئێستاش هەروە دەبێ بەڵام من بەخش بە حاڵی خۆم زۆر نیگەرانم لەوەی لەو جۆرە لێدوانانە یعنی ئەو جۆرە لێدوانانە بەڕاستی ناچنە خانەی بەرژەوەندی گشتی و ئەو جۆرە لێدوانانە لە جیاتی ئەوە دەرگای گفتوگۆ دادەخەن ینی با ڕاشکاوانە بڵێن دوێنێ ئەو کۆنفرانسەی لە دۆک بوو سیرەکەین زۆربەی ئەو لایەنە نەخۆشتان ئاماژەتان پێدا کە بە قسەی ئەوان دژی هەرێمی کوردستانن داوت دەکرێن و مافور و سووریان بۆ ڕادەخرێ بەڵام بۆ هێزێکی کاریگەری وەکیەچێتی کەس نەدیت لەوێبی ئایا داوت نەکراون کەس نەچووە کەەوەش هەر هۆکارەکە بوونی ناکۆچیان داوت نەکرا هەر داوت نەکراون بۆیە ئەوان یەکێتی نەچووە ئەوانە جە لەوێ ئەو جۆرە قسانە دەکرێت کاتێک ئەو جۆرە قسانە دەکرێت و پێگەی کورد لە بەغدا لاواز دەکات بە تایبەت لەگەڵ عراقیەکان لەوێن باسی و بابەتت کرد پێ دوایە ئەمە حیبێ بۆ یەکێتی باز نەکراوە یان بۆ کۆربەندێکی وەها و بۆ ئەوانەی کە ڕێکخەرین کە کۆرمەندەکە ناوی ینی ئاشتیە ئاشتی و ئەمنیەتە بەڵام لێرە تۆ هێزێکی سەرکێرەمی کوردستان بانگێژ ناکەی ینی چ ئامانجێک لەمە هەیە لە کاتێکدا لەوێ وای نیشان دەدەی کە تۆ تەوێ کۆکەرەوەی کوردبی کە تۆ تەوێ پارچەکانی دیکە بانگێش بکەی بەستۆ پارچەکەی کە بەدەستی خۆتەوە دوولەتێ کردووە بێگومان ئەوە دووڕوویەکی زۆر گەورەیە هەر پیشانی خەڵک شێدەن لەوێ باسی ئاشتیە کرێ بەڵام تۆ ئامادەنی لەگەڵ هاوپەیمانەکەی ئێستت کە لە حکوومەتە گفتوگۆ بکەی لەگەڕ کابرە سیاسیەکەت ئامادەنی دابنیشی و لەوێ ئەو بابەتانە ڕائگەینی یعنی ئەوە لە چێ و ئەوە لە چێبانێکە و دوو هەوە لایش تۆ باشی ئاستی و سەقامگیریەکەی لایەک خۆت هۆکاری فاکتەری دروستکردنی ناسەقامگیری لە کوردستان لەلایەک تۆ باسی ناوەندی ئەڵەی ناوەندێتی خراپە لە عێراق و نابێ بە مەرکەزی مامەلە لەگەڵ هەرێمی کوردستان بکرێ پێویستە واوە لە کاتێکدا خۆت لێرە لەسەر ئەوە حکوومەت پێکنانی چکە ئەتەوێ هەموو شتێک لە دەستی خۆت دابێ ئەوەی تۆ لایەنە عراقیەکان و لایەن ئەوانەی بەشداریشن ئەو ڕاستیانە دەزانن ئەوەی لەوێ برایانی پارتی باسی دەکەن داوا لە عراق دەکەن یاخۆ ڕخنە لە عراق دەگرن خۆیان لێرە جێبەجێ ناکەن خۆی باشتر وا بوو ئەوان لێرە ئەو هەنگاوانیان نابایە بۆ ئەو قسانەی کە دەیکەن خەڵک جێ لێ بگرێ یاخود خەڵک متمانیان پێ بکاتن بەڵام بەداخەوە یعنی تەنانەت ئەو هەوڵانشی کە ئەدەن لەو بۆ ئەو کۆربەندانە یعنی هەلایەنی پۆزتیف نییە لایەنی نێگەتی هەردوو لای نییە لاین نێگەتیفی و لایەنی پۆزتیفی هەیە بێگومان لاینەکەی تری ئەوەیە کە خەڵکەکە ئەبینێ یعنی ناکۆچەکان لێرە چەند قۆڵن تۆ چۆن باسی ئەوە دەکەی کا پێویستە لە عراق ناکۆچەکان بە گفتوگۆ چارەسەرکردنی خۆت بۆ گفتوگۆ ناکەی یعنی من نازانم دیسان تاکید دەکەمەوە یەکێتی خۆی نەچووە یان بانگ نەکراوە بەڵام چەند باش دەبوو لەوێ یەکێتیش بیر و بۆچوونی خۆی لە خزبایە ڕوو لەسەر پێکهێنانی کابینەی حکوومەت من پێم وایە سەیرە یعنی ئەوە پێکهێنان ئەوان نایانەوێ کابینەی حکوومەت پێک بێ ئەوان ئەیانەوێ هەژمونی پارتی بسەپێن لەسەر کوردستان هەژمونی پارتی بەچی ئەسەپێن لەسەر کوردستان ناتوانن هەژمون بسەپێنن کورسیان زیاترە بەسەر چاوم کاریگەریان لەناو حکوومەت زیاترە بەسەر چاوم بەڵام وەکو باسم کرد ئەو هەڵومەرجی کوردستانە
لەبەرەوە یعنی سەپاندنی هەژمونی خۆت بەو شێوەیە بە عینادیکردن لەگەڵ خەڵک لەگەڵ یاسا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە و ئێمە بینی ومانە ڕابردوش هەر کاتێک عینادی کرابێ عینادی سیاسی کرابێ کورد زەرری لێ کردووە بۆیە ئەو جارش کورد زەرری لێەکە ینی ئەو جۆرە عینادیکردن و ئەو جۆرە ململانێکردنە بەڕاستی سەردەمی بەسەر چووە پێویستە مۆدرن ینی بیر بکرێتەوە مۆدرن مامەلە لەگەڵ ینی بە شێوەیەکی نوێ مامەلە لەگەڵ لایەنە سیاسەکان و لەگەڵ بارودۆخی سیاسی بکرێت باشە کاگەرز باز لە دوو ئەگەر دەکرێت پارتی دموکراتی کوردستان وەکو دەڵێ دوو قسە فڕێ دەداتە گۆڕەپانی سیاسیەوە وەکو جۆرێک لە تادیری ناو وەربگری یا وەکو هەڕەشەی وەربگری یا وەکو جۆرێک لە کارتی فشار لێی بڕوانی یەکێکیان ئەوەیە کە هەڵبژاردن جارێکی تر دووبارە بکرێتەوە لە هەرێمی کوردستانە و یەکێکی دیکەشیانەوەیە کە پەرلەمان کۆبێتەوە نیسابی یاسایی تەواو بکەن و با بڵێن متمانە ببەخشن بە کابینەی نوێ بەبێ یەکێتی هەندێک پۆست دیاری بکەن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بڵێن ئەمە پۆستەکانتە دێ حکومەت وەرە نای کەیفی خۆتە ئەمە واقعیە هەردووچیان ئەتوانن بیکە هەردوو ئەکرێ هەردوو بکرێ ئەگەر ئەتوانن کابینە پێک بێنن کەس دەستی نەگرتون کابینە پێک بێنن بەڵام کابینەیەکی سەرکەوتو نابێ وەکو باسم لەبەر ئەو هەڵومەرجەی کە هەیە ئەگەر ئەتوانن پێچی بێنن خۆتوانن ئەگەر لە ڕووی قانونیەوە بۆ هەڵبژاردنەوەش دەبای زوول دوای 3 مانگ هەڵبژاردن کرابایەوە نەک ئەوەندە دوا بخرێ بەڵام هەڵبژاردنیش بکرێتەوە ئێمە هەمان ئەنجامە بینین و ئەنجام لە کورسەکانیش گۆڕانکاری بکرێ لە هەڵومەرجی کوردستان گۆڕانکاری ناکرێت یعنی ئەو خۆڵکردنە چاوی خەڵکی تاکەی دوو تۆ باسی هەڕەشە دەکەی من ئەڵێم خۆزگە نازا خۆزگە پارتیوازی لە قبول ناکەم بهێنابایان چی قبول ناکەی یعنی بۆ هەموو شتێک قبول ناکەین ئەکڵێ بڵێ من بەوە ڕازی نیم بەوە قایل نیم ئەوە بیر و بۆ چوونیم نا بە تۆ لە بەغدا قبول ناکەی تۆ لە ئەمریکا قبول ناکەی تۆ لە یەکێتی قبول ناکەی تۆ لە ئیسلامیەکان قبول ناکەی قبول ناکەی نازانم ینی چێ تۆ خۆت پێ هێزی یەکەمە کێزی یەکەم بی لە پێ باری ئەو گرانترە واتە ئۆباڵی سەرشانی پارتی لە پێکەنانی کابینە قڕسترە ئەبێ ئەو ئۆباڵە هەلگرێ ناکرێ ئەو ئۆباڵە هەل نەگرێ مادەم هێزی یەکەمە مادەم ئەو ئەتوانێ ئەبێ ئەو زیاتر نەرمی بنوێنێ نەک ئەو قبول نەکە بێ خەڵک لەو قبول نەکە کە قبول ناکە حکوومەت پێک بێ نەک ئەو قبول نەکە هەر چۆن حکوومەت پێک بێ ئەو هێزی یەکەمە لە حکوومەت لە چێ قبولین لە چێ قبول ناکەی تۆ ئەتەوێت حکوومەت پێک بێنی تاکیدی دەکەمەوە یان ئەتەوێت سیاسەتی خۆت و دەسەڵاتی خۆت بسەپێنی بۆ سەپاندن بێگومان یعنی یەکێتیش ڕازی بێ و لایەنەکان تر ڕازی نابێ لایەنەکانتیش ڕازی بێ خەڵک ڕازی نایە بۆ پێکێنانی حکوومەت هەموو لایەنەکان حەزەکەن پێکێنانی حکوومەت کارێکی زۆر باش بە تایبەت لی ئێستاوە ئەگەر پێشی هەڵبژاردن کابینی حکوومەت پێکات با ئێستا ئەنجامی هەڵبژاردنەکان لە مووسڵ و لە کەرکووک و خانەقین بە زۆرێکی ترە بوو ئێستا جارێکی تر ئەوە ئێمە بەرەو پێکێنانی کابینەی نوێی بەغدا ئەکەین ئەچین و داوا لە بەغدا ئەکرێ پێویستە بەغدا وەکو دروشمەکانی پارتی هاوسەنجی ڕێککەوتێن لە بەرچاو سازان لە بەرچاو بگرێ تۆ کاتێک لێرە کاریگەریت نەبێ کاتێک خۆت لەگەڵ یەکێتی نەسازایی کاتێک خۆت لەگەڵ یەکێتی ڕێک نەکەوی ئەوان چۆن متمانەت پێەکەن لەگەڵی ڕێکەوی بۆیە پێکێنانی کابینە هاندەرێکی گەورەیە بۆ ئەوی لە بەغدا کورد بە یەک دەنجی بە یەک هەڵوێستی لە بەغدا بێ بەڵام کاتێک ئەوان دەڵێن هەڵومەرجەکان گۆڕاوە واتە ئێمە حکوومەت پێک نایە کاتێکەڵێن حکوومەت پێکنانین واتە کارتی کورد لاواز دەکەن پێویستە خەڵکی کوردستانەوە بزانێ چییە کارتی دەستی کورد لە بەغدا لاواز دەکا بۆ جێبەجێکردنی بۆ جێبەجێکردنی ئەو مافانە ئێمە لە بەغدامانەیە بۆ جێبەجێکردنی دەستور بۆ بەدەستهێنانی ئەو دەستکەوتانی کە پێویستە گەلی کوردستان هەیەبی چیە ئەوە خەڵک پێویستە ئەو ڕاستیانە بزانێ بەڕاستی باشە کاگەرز باسی بەغداد کرد بووە بە عورفێکی سیاسی لە عێراقدا پۆستەکان بۆ شێوازە دابەش دەکرێت سەرۆکوەزیران بۆ شیعەکانە سەرۆکۆمار بۆ کووردە و سونە با بڵێن سەرۆکی پەرلەمان وەردەگرن سونەکان لە هەرێمی کوردستانە ینی وا ڕێککەوتو نێزەکان سەرۆکی هەرێم لە بەرامبەر سەرۆکۆمارا بووە لە سەردەمی سەرۆک مام جەلالە بۆ شێوازە بووە بەڵام ئێستاوە دەبینین پارتی لە هەموو خولێکدا کاندیدی خۆی دەبێ ینی تا دواحەت کە بڕکێ لەسەرم پۆستە دەکات کە بەدەستی نایەنێ بەراوردی دەکاتەوە بەرامبەری دەکاتەوە لە بەرامبەر سەرۆکی هەرێمە ئەوە دیسانەوە ئێستا دەنگۆی ئەوە هەیە دەڵێن لێرە و لەوێ لێدوان دەدەن دەڵێن ئێمە کاندیدمان دەبێ بۆ سەرۆک کۆماری عێراق پێ دوایە ئەمە
ئازانی بانی چیت هەیە لەسەر ئەم قسەیە پێ دوایە ئەمە کارێکی ڕاستە یان ئایا ئەمە دادپەروەرانەیە تۆ سەرۆک کێرێمت بردووە لە بەرامبەرم پۆستە کەچی کاندیدی شتە بێ بۆەوە ئێمە لە دوای ڕوخاندنی ڕژێمی سەدام ڕاهاتوونەوە بۆ بەنەریت کە سەرۆک کۆمار پێویستە کورد بێ لانی یەکەم دوو لەگەڵ پارتی هەمیشە ڕێککەوتنی نێوان یەکێتی و پارتی ئەو بووە کە سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ تا ئەو دوایانە خۆڵەکانی ڕابردوو کە پارتی کاندیدیان هەبووە و کاندیدەکەیان سەرکەوتو نەبووە ئەوە ڕاستە کاتێک تۆ لەوێ هەوڵی خۆتە دەی سەرکەوتو نابی ناکری لێرە بێ بەمنی بفرۆشیەوە بەڵام باشتر وایە ئێستا ڕێککەوتن بکرێ یەکەم بۆی لە دەست کورد نەچێت چونکە لە حاڵەتی دروستبوونی دووبەرەجێکی تند ڕەنگە لە دەست کورد بچێ و پۆستەوە پۆستە ڕەمزیە بۆ کورد زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەبێ لە بیری نەکەین زۆر جار گلەی دەکرێت کورد سەر و کۆمارچی کردووە سەر و کۆمارچی دەکا ینی نابێ ئێمە پۆستی سەر و کۆمار بۆ پێوەکەن چی دەکا ئەبێ باس لەوەی بکەین ڕەمزیەتێکی گەورەی بۆ کورد هەیە پارێزەری دەستورە سەر و کۆماری ئێستا وەکو سەر و کۆماری کۆن نییە وەکوی عراق بۆ نمونە تۆ بێ سەدام حوسێن سەر و کۆمار بوو تو بێ سەر بەسەر و کۆمارێکی ئێستای دەسەڵاتەکانی بە دەسەڵاتەکانی براوردکەی یعنی ئەرز و ئاسمان جیاوازیان هەیە بەڵام گرنگە بۆ کورد و لەو ململانی ئەنجام من ئەترسم ینی لە دەستی بدەین باشتر وایە ڕێک بکەوین و پارتی کە باز دەکە ئەڵێ کاندیدمانە بێ باهەیان بی چیتیایە بەڵام ئەگەر بە ڕێککەوتن بێ باشترە چکە ڕێککەوتنی ئێمە لە بەغدا ئەبێتە مایل یەک نزیکبوونەوەی ئێرەش و ڕێککەوتنی ئێرەمانە بێتە مایلی نزیکبوونەوەی لەوێش هەردووچی لە بەرژەوەندی گەلی کوردستاندایە کەواتە ئەوەی پێویستە بەرژەوەندی باڵای گەلی کوردستان لە بەرچاو بگرێ ئەبێ ئامادەش بێ قوربانی بدا نەک قبول نەکە ئەبێ ئامادە بێ قوربانی بدا لە پێناوی بەرژەوەندی باڵا هەر لایەنێک اینجا هەر لایەنێکی سیاسی ئەگەر ئامادە نەبوو لە بەشێک لە مافەکانی خۆی خۆش بێ لە پێناوی بەرژەوەندی باڵا بێگومان ئەو لایەنە بە هیچ شوێک بەرژەوەندی باڵای گەلی کوردستانی ناوێ کەەوەش کارێکی زۆر زۆر مەترسیدارە لە ڕابردوش زۆر جار بینیومانە کاتێک بەرژەوەندی کەسی بەرژەوەندی حزب بەرژەوەندی تایبەت ئەخرێتە سەر بەرژەوەندی نیشتیمانی کارەساتی لێ قەوماوە وەل ئایندێشدا من بە هەمان شێوەی دەبینم باشە کاگەرس ینی وا دەردەکەوێت پێ دەچێت حکوومەتی عراقی پێش حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی دێم پێک بێ ینی ئاسۆکانی دەرکەوتنی پێگەێنانی حکوومەتی عراقی دەرکەوتون و لایەنەکان درکیان بۆ کردووە کە نابێ حکوومەت لە وادەی خۆیدا دوا بکێ بەڵام ئەوی ئێمە ساڵێک وە مانگێکی شتێ دەپەڕێ و هەر پێک ناتوە و جارێ هێشتا هەر لە قۆناغی هەڕەشە و گوڕەشەداین بەڕاستی ینی پێدوانیە مەعیبەیەکی سیاسیە ئایا ئاساییە حکوومەت پێک نایە لەبەرەوەی ئیشوکارەکان دەڕۆن ئاسایی ئێمە بڵین پێویستمان بە کابینەی نوێ مادامی شوکارەکان دەڕۆن و لە دەستی خۆماندا ئێمامی شەڕەخنە لە عێراق دەگرین دەڵێن عێراقی ڕووخا و تێکشکا و ناتوانن خۆیان بنیاد بنێنەوە و ناتوانن سیاست بکەن و زۆر جار بە تەنزی سیاسی وانیان دەبین بەڵام ئەوە دەبینین هەڵبژارن لە وادی خۆیدا دەکرێت هەڵبژارنی پاک و نەزیە دەکرێت حکوومەت پێک دێ لە وادی خۆی ئەوەش حکوومەتێکی خۆمان کاگرام کۆ شیعەکان ناکۆکن لە نێوان خۆیان چۆن لە کوردستان ناکۆچیە ئەوانش لە نێوخواان ناکۆکن بەڵام لەسەر یەک خاڵ کۆکن کە پێویستە دەسەڵاتی عراق لە دەست شیعە بمێنێتەوە واتە زۆرینەی شیعە ئەبێ لە دەست زۆرینەی شیعە بمێنێتەوە و هەموو جار ئەوان چەند ناکۆچیەکان قوڵبی کاتێک ئەگاتە سەر لێوار ڕێکەکەون لەسەر کاندیدێک جاری ڕابردوو محەممەد شیع سوودانی تەنیا 3 کورسی هەبوو لە پەرلەمانی عراق ئەوانی تر کورسی زۆریان هەبوو بەڵام بۆ ڕێککەوتن محەممەد شیعی ببیتە سەرۆکی حکوومەت بۆی حکوومەت لە دەستی دەرنەچێ لێرە ئێمە ئەوەمان نییە لە کوردستان ئێنم بۆ مناڵێن سەرۆکی کۆمار زۆر باشە ئەڵێن سەرۆکی کۆمار ئەکرێت چۆن ئێستا شیعەکان دانیشتون کەسێکیان دەستنیشان کردووە بۆ ئەوەی کەسێک دەستنیشانەکەن کۆمیتیەکیان پێکێنەوە بۆ دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکی حکوومەت ئەکرێ یەکێتی و پارتی وەلایەنەکانی تریشتی تایە کۆبوونیەک بکرێ کەسێک بۆ سەرۆک کۆماری دەستنیشان بکرێ یاخود یەکێتی و پارتی بەیەکەوە دانیشن کە دوو هێزە کاریگەرەکەنە تۆ سەرۆک کۆمارتەوێکێتی منیش ئەومەی بەسەر چاوم ئەوە لە بەرژەوەندی گشتیە واتە دەسەڵات لە عراق لە دەست شیعە ناچێتە دەر ئەوان لای ئەوان ئەو بابەتە بڕاوەیە بەس لای ئێمە نەبراوەتەوە بۆیە
باسی حکوومەت شەکەی لە هەرێمی کوردستان زۆر بەداخەواڵێم ئێمە حکوومەتمان نییە لە هەرێمی کوردستان ئێمە دەسەڵاتمان هەیە ئەزانی دەسەڵات زۆر جیاوازە لەگەڵ حکوومەت کە حکوومەت دەسەڵاتە حکوومەت یاسایە حکوومەت بودجەیە حکوومەت دادپەروەریە حکوومەت لێپرسینەوەیە حکومداری یاخود حکومڕانی بەو شێوەیە ئەکرێ ئێستا تۆ دەسەڵاتێکت هەیە پەرلەمانت نییە لێپرسینەوەی لەگەڵ بکە یاخود پرسیاری لێ بکە تۆ حکوومەتێکت هەیە داواکاری گشتی ناتوانێت لێپرسینەوەی لێ بکە تۆ حکوومەتێکی ماوە بەسەرچووت هەیە کاربڕێکەرت هەیە کەچی دەیان لە ماوەی کاربڕێکەریەکەی دەیان بڕیاری نایاسایی دەرکراون تۆ سیرکە هەر دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن دادگای فیدرالی عێراق بڕیاریدا کە حکوومەتی سوودانی کاربڕێکەرە کاڵێ کاربڕێکەرە ناتوانێت فەرمانبەرێکی دامەزرێنێ نەک بڕیاری گرنگ دەرکە ناتوانێت پرۆتۆکۆل مۆرکە ناتوانێت ڕێککەوتن لەگە وڵاتان بکە ناتوانێت زۆر ئەوە ڕێ لێگیراتەوە هەر شتێک بیکە ئیتر نایاساییە لە هەرێمی کوردستان نەبابین و نەباران حکوومەت ئاساییە کاری خۆیەکە حکوومەت نائاساییە کاری ئاساییەکە ئەوە بەڕاستی ئەوە عیبێکی گەورەیە وەو عیبە گەورەیە ئێمە لەبەرەوەی نایبینین یا لەبەرەوەی ناچارین خۆمیانی لێ بەدەنکەین بەڵام ئەو لە بەرچاوی جیهان ئەو بابەتە نزانراوە دۆستەکانی ئێمەش پێیان سەیرە ئەو جۆرە حکومڕانیە یعنی ئەو جۆرە حکومڕانی هیچ جیاوازێکی لەو جۆرە حکومڕانیی کاتی خۆی هێزی پێشمەرگە ئێمە پێشمەرگە بووین بۆ نمونە لە شوێنێک دەسەڵاتمان هەبوو دەسەڵاتەکەمان بڕێەوە زۆر باشترمان بڕێوە برد لانی کەم نەحەقیمان ناکرد لانی کەم ژینگەمان نەپاراست لانی کەم ڕاومان قەداغا ئەکرد لانی کەم لێ ناگەڕێن دوژبنەکان سنووری ناوچەکە بپارێزن هەر حیزبێک هەر لایەنێک هەر هێزێک بۆ ئێستا هیچی ئەوانە نییە لەبەرەوە بەڕاستی ئەوەی ئێستا هەمانە حکوومەت نییە یعنی بەداخەوە ناکرێتی تریش بڕین حکوومەت دەسەڵاتێکە و دەسەڵاتێکە باشە لە هەڵومەرزێکی ناسایی بۆتە دەسەڵات بنەماکانی حکمی یعنی دەوڵەتداری لە دەستداوە بەسەر چاوم بەڵام نیەتەکان ئەوەیە کە بەو شێوێدا وڵات بەڕێوە ببرێت تاسەر تاکەی آخر ئەوە بەو شێوە وڵات بەڕێوە ببرێ هەڕەشەکان و قبول ناکام هی ئەوەیە ئەو ئەزمونە یاخود ئەو جۆرە حکومڕانی ئەو جۆرە بەڕێوە بردنە درێژە بچێشێ کەەوەش لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە باشە کاگەرز وەکو سیاسەتمەدارێک وەکو ئەزموندارێکی سیاسی پێم خۆشیانی خوێندنەوەی تۆ بزانم بۆ حکوومەتی ئایندەی عێراق پێ دوایە کێ دەبێت بە سەرۆکوەزیران پێ دوایە لە دەرەوەی چوارچێوەیە مانگی کەسێک دەتوانێت لە دەرگایەکی دیکەەوە بێ بە سەرۆکوەزیرانی عێراق ئەوەی من خوێندنەوەم ئەوەیە حکوومەت لە دەست شیعە ئەمینێتەوە هاتە سەرۆکی حکوومەت لە شیعە بێ لە ناو چوارچێوەی هەماهەنگی ئەبێ و پێشبینیشم ئەوەیە محەممەد شیع سوودانی نابێتەوە سەرۆکی حکوومەت نابێتەوە پێشبینی یەکەم نەبێتەوە دوێنێ ئاماژەی بۆ کرد ینی خواستی خۆی نەشاردەوە بۆی کە حەزەکە بێتەوە بە سەرۆکوەزیران وتی و پرۆژەی کە دامناوە پێویستی بە کاتە پێویستی بە بەوەیە ینی خولێکی دیکە سەرۆکوەزیران بێ و بەڵێن لە کۆبوونەی چوارچێوەی مانگیم جارشدا دانیشت بوو بەشداری کردبوو ئاماژەی بۆ کردوتی کورسیەکانمان زۆری نێ لە عێراقا هەموو ئەمانە مەرز نین بۆەوەی کە بیکەنەوە بە سەرۆکوەزیران وەکو دەزانین دۆستایەتێکی لەگەڵ ئێران هەیە دۆستایەتێکی لەگەڵ ئەمریکیەکان هەیە هەموومانە بەس نین بۆ ئەوە ئەزین چۆنە پرۆژەی هەیە کاری کردووە لە کابینەکەی بەهۆ هەڵومەرجیش گۆڕاوە لە کابینەکانی تر جیاوازە بێم ئەو شایدی بۆ بدەین خۆشی ژمارەی زۆر کورسی هێناوە ئەوش ڕاستە لە سێ کورسی کردویەتی نازام چەند کورسی زۆری زیاد کردەوە ڕاستە ئەوانە ئەو پاساوی ئەوەن واتە ئەوە کارتی ئەوەن بەکاریان دێنی حەقی خۆیەتی بەڵام ئەوەی من ببینم شیعەکان ڕێگە نادەن کەسێک لە عێراق ئەوەندە بەهێز بێ ئەوانی تر ئاوت بکە یعنی مەترسیەکە لەوەی نییە یعنی قسەکە لەسەرەوەی نیە محەممەد شیع سوودانی باشە خراپە قسەکە لەسەرەوە خودی شیعەکان هێزە سیاسەکە ڕکابەری یەکترینە چۆن لە ڕابردوو ڕێگەیان نەدا مالکی ببێتەوە سەرۆکی حکوومەت کو چۆن ڕێیان نەدا عەبادی من پێم وایە ئەم جارش نایەنوێ ئەو بێ بۆ نایەنەوێ کەسە کۆنتترۆلی مەیدانی سیاسی عێراق بکاتن باشە کاگارێز بە بڕوای تۆ ینی ئەمە دوا پرسیارم کابینی دێمی حکوومەت هێرێمی کوردستان هەروە درێژە دەکێشێ تاکەی درێژە دەکێشێ
ئایا بە پێی قسەکانی دوێنێی بەڕێز مەسعود بارزانانی هیچ نیەتێک نییە بۆ پێکهێنانی کابینەی نوێ من ئومێد دەکەم ئەوانیش و هەموو لایەنەکانیش بە خۆمان دابچینەوە بۆی بە زووترین کات کابینە پێک بینین پێشەوەی بچینە بەغدا کابینە پێک بینین بۆی لە بەغدا یەکدەنجی و یەک هەڵوێستی و یەک ڕێزیمان باشتر بێ کاریگەرتر بێ کاراتر بێ. زۆر بەڕێز کاگەرێز عەبدوڵڵا سیاسەتمەدار چاودێری سیاسی شۆڤەکاری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ خوێندنەوە شیکاریەکانت بۆ ئەزمموی حکومڕانی لە هەرێم و لە عێراق زۆر سپاس.